بەڵێ دواتر ئاگرەکەی کارگەی پلاستیکەکەی دەشتی هەولێر کۆنتڕۆل کرا وتەبێژی بەرگری شارستانی مقدم شاخوان باسی لەوە کرد کە ئەم کارگەیە هیچ مەرجێکی سەلامەتی واروە مۆڵەتی سەرەتاییشی لای ئێمە تۆمار نەکردووە و وتیشی ئێمە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەگرینە بەر بەو پێی کە ئەم کارگەیە کارگەیەکی پلاستیکیە دروستکە بۆ تایبەتە بە دروستکردنی موبەڕیدە و غەسالە کە لە سێ کۆگا پێک هاتووە ئەو باسی لەوە کرد کە خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نەبوو ئەوەی کە هەیە تەنها زیانە مادیەکانەوە باسی لەوەش کرد ئەوان لێستادا لە سەرقاڵی لێکۆڵینەوەن تاوەکو ئێستا زیانە مادیەکان نازانرێت بە دیاریکراوی چەندە دواتر ڕای ئەگەێنن ئەو داواشی کرد لە هەموو ئەو کارگە و لەو شوێنانەی کە تایبەتن بە دروستکردنی ئامێری هاوشێوەی ئەوەکەوە پابند بن بە ڕێنمایەکانی بەرگری شارستانی یاخود بە مۆڵەتی بەرگری شارستانی ئەوەی کە لە دوای من دەبین ئێستا ئاگرەکە بە تەواوەتی کۆنتڕۆل کراوە و تیمەکان لێرە ماون بۆ ئەوەی لە حاڵەتێکی نەخوازراوە ئەگەر بێت و ئاگرەکە دووبارە دروست بێتەوە کۆنتڕۆل بکەن بەڵام ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا ئاگرەکە بە تەواوەتی کۆنتڕۆل کراوە.